لێرەکانە بەفر زستانان دایمە بەفر چاک دەبارێ یعنی بەهۆی ئەوەش کە شوێنەکە ناوچەیەکی کوێستانیە بەڵام چیە زۆر جاران لێرە ئاستنگات چۆمان بۆ دروست دەبێ واستە بۆی یعنی گرێدەرمان یەک گرێدەرمانەیە کاسی ئەمان نییە ینی دەبێت خوێ پێداکەی لێرەش یعنی تا ڕادەیەک ئەو شتانە هەیە بەڵام زۆر بەکەمی دایمە ڕۆژانە کێشەی مە لێرەکان ناوەیە یعنی مەگەر چۆن هەر بەفر ببارێ ڕێەکەمان دەگرێ یعنی ڕێگاکەمان دەگرێ ئێستا من بۆ خۆمەوە هاتوین ئەرە لێرە عیسابکەەوە پاسەوان لە خوار پاسان دەبێ ڕابە زنجی بڕۆین بۆ سەرەوە سارەکەی خۆم ێستا لەو دیوی من لە دوێنێەوە لێ ماومەوە تڕێلم پێەیە لە دیوی ئێران ماومەوە وەڵی سەر نەکەوتم بەهۆی ئەوەی کە بەفر بوو سەر نەکەوت سارەکەم لێبەجێ شۆ ئەو ڕۆی شاڵاگە دەچم مەگە بەشکم پێمان بێتەوە دەرێ جابەتەمە ئەو خوای داواکاریمان وەڵایەوەی لە حکومەتی هەرێم ساڵانە ینی شتێکمە ئامێرەکمان بۆ دابین کات زادەکەمان بۆ خایان کاتەوە لە بەفر و ینیش خوێ و ئەو شتانەمان بۆ بێنێ خەمەکمان بۆ لێ بخوات ێکاکە لێرەکان لەوان 400-500 ساق ژیان لەسەر ئەو مەرزەیە جگە لەوەی کە بەکرێکارە بە نووسینگەیە ینی بە هەموو شتێک ینی ژیان لەسەر ئەو خەتەیە یعنی داواکاریمانەوەیە خەمێکی جدی ئاوڕێکی جدی لە مەرزی کێ لێ بداتەوە. خەریکی زنجیر بەستین دەچین بە حدود بۆ بار بەزە بە فراستەنجی بۆ دروستکردون کێشێکی زۆرمان بۆ دروست دەبێت ساڵانەوە دووبارە دەبێتەوە وەکو پێویست بە هەنانمانەوە نا حکوومەت ئەوەی دەشیکە ئەنجومەنەکەمان هاوکاری دەکات لە خوارە وەک پێویست بۆ ناکەن پێویستیمان بە کۆمپانیایکی پاکەرەوەیە لەبەرەوە ئەوانەی پاشی دەکەنەوە مۆزەفی حکوومەتن ساعتەش دێنە دوام و دوای دوام نیانەوەی دی بە زەحمەت دێنە سەر ئیش دەنا هیچ وانە ئێستا لەو داهاتەوە ئەگە زنجیر نەبەستین کێشەمان بۆ دروست دەبێت کێشە گیانیشمان ئێستا دەچین بە خۆنداوەتە دەست خەدەر نازانین چۆن دێینەوە تێدەگەیت چون بەدەست خۆمانە هاتنەوە نا ئیداوا ئیشەکە وەزعەکە هەموو دایمەوە دووبارەیە هەموو ساڵەوە دووبارەیە هەموو بەفرێکەوە دووبارەیە زۆر جار سیارەمان دەمێنێتەوە بە 30 سارە و 20 سیارە لە حدود ژیر دەخوا دێتەوە داواکاری لە حکوومەت هاوکاریمان کەوت لەبەرەوە ئێرە ئینتاجی زۆرە با لە سەداسەی داهاتەکەمان بۆ سەرفکە بەشمان دەکات.